بەڵێ ئینسان وەختێک کە بیر لە قیامەت دەکاتەوە دنیای لەلا گچکە دەبێتەوە و هەروەها دڵمان خۆش دەبێت و گەشبین دەبین بەوەی کە لە لای پەروەردگارە. ئینسانی ئیماندار وەختێک بیر لە مردن دەکاتەوە، بیر لە قیامەت دەکاتەوە، لە ڕاستیدا دڵخۆش دەبێت و دڵ ئارام دەبێت و ئەمەل و هیوای بۆ دروست دەبێت و هەروەها خۆشحاڵ دەبێت بە دیداری پەروەردگار. بەڵام ئینسانی بێ باوەڕ خواپەنەمەندە کاتێک کە بیر دەکاتەوە لە قیامەت لە ڕاستیدا نائومێد دەبێت و ترسێکی زۆری لێدەنیشێ. بۆچی؟ چونکە دەزانێت لە دنیادا چی کردووە و چ تۆیەکی چاندووە، بۆیە حەز بە دیداری پەروەردگاری ناکات. بەڵام ئینسانی ئیماندار وەختێک کە بیر لە قیامەت دەکاتەوە دڵخۆش دەبێت بە لیقای پەروەردگار، بە گەیشتن بە پەروەردگار و بە ڕەزامەندی و بەخۆشی و ناز و نیعمەتەکانی خوای پەروەردگار کە بۆ ئینسانی ئیمانداری ئامادە کردووە.